بەشێکی زۆری مناڵانی کوردمان نازان مافەکانیان چین. بەداخەوە بەشێکی زۆری دایک و باوکانیش نازان مافی مناڵەکانیان چین. بۆیە هەتا ئەمڕۆژ بە ملیۆنان مناڵ توندوتیژیان دەرهەق دەکرێت. نەکەس بیان لێ دەگرن، نەخۆشیان دەوێن و نە ڕێزیان دەگرن. بۆیە ئێمە لە قوتابخانەی بان گرنگێکی چاو بە مافەکانی منداڵ دەدەین. لە ڕێگەی سیمینار و چالاکی جۆراجۆر مافی منداڵان بە بیری هەمووان دەهێنینەوە و هەوڵی تەواویشماندا بۆ دەستەبەرکردنی تەواوی مافەکانیان. مافی منە دڵخۆش بم. It's my right to be protected. هەنە لە گەورەکان ئەوەیان لە یادنیا من مناڵم. ئەیانەوەی خۆیان هەڵسوکەوت بکەن. مافی منە فێ بکەنم، جوڵی زۆرم هەبێت یاری بکەم. کەس مافی نییە دێمان بە. کەس مافی ئەوەی نییە گاڵتان پێ بکات. مافی منە باستێک پاکڕان بهێنن لە دەمارگیری ئاینی و نەتەوەیی بمپارێت. گەر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەبێ ئەوە بزانن کە پشتیوانیم بکەن نەک پشتم لێ بکەن. It's my right to have an education. مافی خۆمانە خۆش بیسترێن و ڕێزمان لێ بگرن. دامنی ڕێز و سپۆداری بۆ پشتیوانیم بکات. It's my right to be loved and to be respected. It's my right to be free from violence. وەکەندامی کلیژنەی مافی منداڵانی قوتابخانەکەمان ئەم شانازیوە هەرم بە پرسیارەتێک کە بنای مافیام لاقسە بکەیت. لە دڵەر کلیژنەکەماندا ئەم باوەڕە نەگۆڕێ هەیە کە هەم مناڵ بێبە جیازشیانی ئەوەیە ژیانە دوور لە توندوتیژی و جیاکاری بژێن. تەنانەت گەر خێزانەکەشم هەژار بێت کەس مافی نییە ناچارم کە کار بکەم. شوێنی من یاریگا شوێنی یاریە نە قۆڵی تونێلیەکانی کانزایی. شوێنی من پۆل و قوتابخانەیە نە کێلگە و کارخانەیە. ئێمە لە هەر پۆلێک سێنج قوتابیمان هەیە کە پێیانەوە درێ ئەندامانی مافی مناڵ بادی تایبەت بە خۆمانەوە هەیە بۆ ناسانی گروپەکانمان. ئەرکی ئێمە چاودێریکردنی هەر کەم و کوڕیەک بەسەر مافی مناڵ بەسەر پشتیر ڕێنمایەکاری پەروەردەی.